شەڕی ئیسرائیل و حزب الله گەری فراوانتربوونی جەنگەکان فرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز عەلی ئەمین سەرنووسەری ماڵپەڕی باشوور لە بەیروتەوە لەگەڵماندا. بەڕێز عەلی ئەمین ئەم سڵاوتانە بێتۆم کاتتان باش. ئەگەری فراوانتربوونی شەڕەکە لەمە زیاتر هەیە؟ بەڵێ سەلاو لە ئێوە و بینەران. بێگومان شەڕەکە بە ئۆپەراسیۆنێکی سەربازی ئەلکترۆنی لە ڕێگەی تەقانەوەی ئامێرەکانی پەیزەر و بێتەلەوە دەستی پێکردووە و هەروەها دوای ترۆرکردنی سەرکردەیەکی ڕەضوان ئێمە باسی قۆناغبەندێک دەکەین لەم نێوەندەدا. قۆناغبەندیەکە هەمەچەشنە و وا دەردەکەوێت کە لەوەی هەیە فراوانتر دەبێ وردە چونکە تاکو ئێستاش ڕێکەوتنێکی سیاسی نەکراوە. ئەو ڕێکەوتنەی کە ئیسرائیل داوای کردووە واتە ئیسرائیل دەیەوێت کە ڕێکەوتنێک بکات گەڕانەوەی ئاوارە ئیسرائیلەکان بۆ باکووری ئیسرائیل زامن بکات. بۆیە هەموو شتەکان بەو ئاراستەیەن بەتابەتی ئەمڕۆ، چونکە ئەمڕۆ ڕۆژێکی هەڵاوێردە پێم وانێ لە مێژووی لوبناندا ئەو هەموو هێرشە کرابێتە سەر وڵات، ئەو هێرشە ئاسمانیانەی کە دەتوانین بڵین 1300 و 1400 هێرشی تێپەڕاندووە لە ماوەی چەند کاتژمێرێکدا. بۆیە ئێمە لە بەردەم هێرشێکی بێوێنەداین. هێرشەکە ئەگەری زیادبوون و فراوانبوونی هەیە، وەکو ئیسرائیلەکان بۆ خۆیان دەیڵێن، و بە حکمی ئەوەی کە دەرچەیەکی سیاسیش نییە. بۆیە ئەگەری بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل ئەولاتر و زیاترە، و ئەگەریشەیە کە حەزب الله لە هەمان کاتدا هێرشی موشکی بکاتە سەر ئیسرائیل. بەڵام تاکو ئێستا ناتوانین بڵین کە ئەو هێرشانەی حیزب الله ئەنجامیان دەدات دەرخەری یاخود توانای ئەویان هەیە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان بوەستێنن. دەبێت ئاماژە بۆش بکەین ژمارەی ئەوانەی ئەمڕۆ لە لوبنان کوژراوە نیوەی ئەو ژمارەیە کە لە سەرەتای 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 لە لوبنان کوژراوە تاکو ئەمڕۆ، واتە تا 5 کاتژمێری ڕابردوو ئەمڕۆ نزیکەی 700 قوربانی هەبووە و ژمارەکە بە بریندارانەوە و ژمارەی کوژراوان یاخود گەیشتۆتە 350 کوژراو و بریندارانیش بە هەزاران کەس بووە. زۆربەیان خەڵکی سڤیلن، ئەوانەی کە پێشتر کوژراون سەربازی بوون، هێزی ئەمنی بوون، بەڵام ئەمڕۆ سڤیلە. کاتە ئێمە لەبەردەم دیمەنی شەڕێکی ئیسرائیلی داین کە جیاکاری لە نێوان سەرباز و خەڵکی سڤیلدا ناکات، و ئەوەی ئەمڕۆش ڕوویداوە بە ئاوارەکردنێکی بێوێنەیە. سەدان هەزار کەس لە گوندەکانی باشووری لوبنان و ناوچەی بێقاع ناوچەکەی خۆیان جێهێشتووە لەو شوێنە ڕۆیشتون و لە دەوروبەری ئەو ناوچەی باشوور لوبنان بە هەمان شێوە دەوڵەتی لوبنان توانای ئەوەی نییە ئەم قەیرانە لە خۆی بگرێت و بە شێوازێکی باش مامەڵە بکە. بەریە ئەم بەحسە پارمانجکردنا سڤیلان کەنج ئالیە ئیسرائیلێ و پارمانجکردن و گرتنە دیارە پەیوەندی قوت بوو گەل بەڕێز عەلی ئەمین سەرنوێسەری ماڵپەڕی باشوور و دەمێت بێدە گەر دیسا پەیوەندی پێکردنەوە دیسا فێ مژارێ بەحەسکی پەیوەندی بەردەوامە. بەڕێز عەلی، بەریە پارمانجکردنا وڵاتیان سڤیل پارمانجکردنا سەرکردەیان ڕزوان و حزب الله، یعنی هەند پسانە هیەش بووی ئیسرائیل جهێن وانە سەرکردەیان وانە یانجی پڕاستی سیخۆر گەلک هەتینە ناف حزب الله دا، یعنی بەریە بەرسەفدانە ئیسرائیل ژالی حزب الله دەوێ نافخواخۆ ڕێک بخە بزانە کی سیخۆرە کی دەلوەیە. بەدڵنیاییەوە تەواوی ئەم ئۆپەراسیۆنانە شتێکی نوێ نین، چونکە لە سەرەتای 7 ئۆکتۆبەرەوە زۆر ڕوون ئاشکرا بوو کە حیزب الله لە ڕووی ئەمنیەوە ئاشکرا بووە و باس لە چەند تکنیک و
تەکنۆلۆژیایەکی ئیسرائیلی کراوە کە گەیشتوتە ئاستی ئەوەی کە تۆڕی پەیوەندەکانی حیزبوڵڵا ببڕێت و قسە و باسە بوو لەسەر ئەوەی کە لە ئاستی مرۆیش ئیسرائیل توانیوێتی چەند کارێکی لەو شێوەیە بکات. دەرەنجامەکەەوە بوو کە بەو شێوازەیە ئەو کارەی ئیسرائیل کردوێتی تەنیا بڕینی هێلەکانی پەیوەندی نییە بەڵکو بڕینی مرۆیش بووە. ئەوەتە شتێکی جێگیر کە ئیسرائیل لەو کارە سەرکەوتوو بووە و ئەوەی ڕوش دەدات ئۆپەراسیۆنەکانی ئیسرائیل شەمان پەیاممان پێدەدات چونکەوە ئیسرائیل دەیکات تەنیا بە بڕینی تۆڕەکانی پەیوەندی ناکرێت جگەلەوەش ڕێککەوتنی پەیجەرەکان و ئەوەی کە بەڕاستی بەسەر حیزبوڵڵا و ئێرانیەکان هات شتێکی گەورە بوو دەرکەوت ئەوەی کە لە بەرامبەر بووە هەواڵگری ئیسرائیل بووە کە لە دواوی بابەتەکە بووە لە سەرەتاوە کەواتە لە زۆرێک لەم جۆرە پرسانە دەردەکەوێت کە ئیسرائیل بە هەموو شێوازێک توانیوێتی ژێرخانی سەربازی و ئەمنی حیزبوڵڵا ببڕێت و هاکی بکات و ئەو ژێرخانە تا ماوەیەکش پێش ئێستا بە شتێکی پتە و دەردەکەوت وا دەردەکەوت کە نەدەکرا ببڕدرێت بەڵام ئێستا وێنێ نەماوە وێنەیەکی واقعی نەبووەکو ئەوەی دەرکەوتووە بە تایبەتیش دوای ئەوەی کە دەستیان ئاشکرا بوو. بەڕێز عەلی ئەمین لەم نێوەندەدا ڕۆڵی دەوڵەت و حکوومەتی لوبنان چییە؟ نە ئەوەیە حیزبوڵڵا حسابێکی بۆ بکات کە لە ناو خاشی لوبنانەوە هێرش نەکاتە سەر وڵاتی دراوسێ تا لوبنانیش بە دەردی غەزە نەبات و ئیسرائیلیش وەکو دەوڵەتێک بە مافی خۆی زانێ هێرش کاتە سەر لوبنان بۆ پێی لەو خاکەوە هێرشێکرێتە سەر. بەڵام ڕۆڵی ئەم دەوڵەتە و ئەم حکوومەتە چییە لەم نێوەندەیە؟ پێویستە بەر لە هەموو شتێکەوە ڕوو بکەینەوە کە ئەو حکوومەتی ئێستا لە لوبنان هەیە کە نەزیمیقاتی سەرکردایەتی دەکات حکوومەتێکی کاربڕێکردنە و ئەم حکوومەتە حیزبوڵڵا خۆی پێکی هێناوە و بە فەرمانی حیزبوڵڵا دەجوڵێتەوە و هیچ هەڵوێستێکی بێلایەن و جیاوازی نییە هەرچەندە کە ئەم حکوومەتە ئەو شەڕە لە خۆ ناگرێت کە ئیسرائیل هەڵێ بژاردووە بەڵام هیچ گرەوێک لەسەر ئەم حکوومەتە ناکرێت بەڕاستی و چاوەڕێ ناکرێت ئەم حکوومەتە ڕۆڵی خۆی بگێڕێت چونکە ئەم حکوومەتە ناکرێت نوێنەری شەرعی خەڵکی لوبنان بێتوە بەرەو پێشەوە هەنگاو بنێت بۆ ئەوەی گفتوگۆ بکات و دانوستان لەگەڵ لایەن ئیسرائیلی بکات. هیچ گرەوێک لەسەر ئەم حکوومەتە ناکرێت ئەم حکوومەتە ناتوانێت ئەم ڕۆڵە ببینێت و ئەگەر بشیکات لەبەرەوەیە کە حیزبوڵڵا دەیەوێت بیکات لەبەرەوە نییە کە بڕیاری خۆیەتی ئەمە پەیوەندی بۆەوە هەیە کە لەگەڵ بەرژەوەندی حیزبوڵڵادا دەگونجێت یاخود نا. لە لوبنان ئێستا دەرفەتیە بۆی دەوڵەتی لوبنان و حکوومەت هەنگاو بنێت و بڵێن کە من بەرپرسم لەوەی کە بڕیار دەدەم چی بکەم و چی نەکەم و من تاکە کەسم کە مافی قسەکردنم بە ناوی لوبنانەکانیەوە هەیە و ئەوەی دەیەوێت پشتگیری حکوومەت بکات با لە پشت حکوومەت بێک لەگەڵ لایەنەکان تر نەوەستێت. ئێستا باشترین دەرفەتە حکوومەت ئەم قسەی بکات بەڵام بەڕاستی وا دەرناکەوێت و حیزبوڵڵاش لەو ئاستەدا نییە ئێستا داوا لە حکوومەت بکات کارێکی وا بکات هەرچەندە پێی وایە حکوومەتەکە حکوومەتی خۆیەتی متمانەی پێێتی بە هەموو شێوەیەک و لە هەمان کاتدا حیزبوڵڵا گومانی لە ئەو کەسانەی نێو حکوومەتی لوبنانی نیە بە تایبەتی خودی سەرۆژ حکوومەت. گەلەک سوپاس بەڕێز عەلی ئەمین سەرنوێستەرێ ماڵپەڕی باشوور اینجا بەیروتە دیالمەدەبوون سوپاس بووە.